بەوە ناسراوە کە هەموو کات ڕێزی دوژمنەکانی دەگرێت، هەرگیز شەرم لە ئاینەکەی ناکات و بەسەربەرزیەوە باسی دەکات. حەبیب نۆرماگۆمیدۆف، ئەفسانە مسلمانەکەی زۆرانبازەی ئازاد، لە تەمەنی 8 ساڵیەوە دەستی کردو بە یاری زۆرانبازێ، لەلایەن باوکیەوە بەردەوام ڕاهێنانی پێکراوە. لە یەکێک لە ڕاهێنانەکانی وا دەردەکەوێت زۆرانبازە لەگەڵ بەچکە هورچێکدا دەکات. خەونی باوکی ئەوە بوو کە حەبیب ببێت ئەستێرەیەکی جیهانی، هەر بۆیە زوو ناردوێتە قوتابخانە زەنجیەکان. ئەوەی وای کرد حەبیب جیاوازتر بێت لە یاریزانەکانی تر ئەوە بوو لە کاتی یاریدا هیچ وشەیەکی نەشیاوی بەکار نەدەهێنا. حەبیب لە 20 ئەیلولی 1988 لە خێزانێکی موسڵمان لەدایک بووە و زۆر پابەندی ئاینەکەیەتی. بە یەکێک لە گەورە یاریزانەکانی مێژووی زۆرانبازێ و هونەری مارشال دادەنرێت، هەرچەندە جەستەیەکی بەهێزی هەیە بەڵام خاوەنی دڵێکی نەرمیشە. تەنانەت ئەوانەی ڕێزیش لە خۆی و ئاینەکەشی ناگرن حەبیب هەر ڕێزیان لێ دەگرێت. دەڵێت ئاینەکەم وای فێر کردوم کە ڕێز لە هەمووان بگرم، هەر ئەمەش وای کردووە هەمووان ناچار بکات ڕێزی لێ بگرن، تەنها کۆنەڕی ڕکابەری نەبێت کە بەردەوام سکایەتی بە کوڕە مسلمانەکە دەکرد. کۆنە لە زۆربەی چاوپێکەوتنەکانی بە ئەنقەس خواردنەوەی کحۆلی دەبرد بۆ ئەوەی حەبیب بێزار بکات. ئەم سوکایەتی بەردەوام بوو تا ئەو کاتێ لە نێو حەلوەی زۆرانبازی ڕوبەڕووی یەکتر بوونەوە و ڕوبەڕووبوونەوەیە کە جیهان چاوەڕێی دەکرد. یاریەکە دەستی پێکرد و لە 3 خولەکی سەرەتا حەبیب زۆر بە خێرایی هێرش دەکات و کۆنە هەر زوو خۆی بەدەستەوە دەدات و شکست دێنێت و حەبیب دەبێتە براوە. بەڵام ئەمە گەورەترین ڕووداوی ژیانی حەبیب نەبوو، بەڵکو گەورەترین ڕووداوی ژیانی کوڕە مسلمانەکە کۆچی دوای باوکی بوو کە لە تەمەنی 57 ساڵیدا بەهۆی کۆڕۆناوە گیانی سپارد. بەمەش حەبیب گەورەترین پاڵپشت و مامەستای لەدەستدا. دوای چەند هەفتەیەک لە لەدەستدانی باوکی، حەبیب لە یاریەکدا دوای کۆتایی هاتنی یاریەکە دەستی کردە گریان. هەموو جیهانی تووشی شۆ کرد بە بڕیاری وازهێنانی یەکجارەکی لە یاری زۆرانبازەی ئازاد. حەبیب گوتی ئەمە دووهەمین یاریم بوو، وەچیتر ئامادەنیم یاری ئەنجام بدەمەوە لەبەرەوەی دوای مردنی باوکم بەڵێنم بە دایکمدا بوو کە ئەمە دووهەمین یاری من بێت. ئیتر بەم شێوەیە حەبیب چیرۆکی سەرکەوتنەکانی لە لووتکەی ئاستیدا لە نێو حەلبەکەدا کۆتایی پێهێنا و شان بەشانی محەممەد عەلی کلای بوونە مێژوێکی پڕشنگدار لە بواری وەرزش و نمونەی باڵا بوونەوەکانی دوای خۆیان.